زڵمێکی ترش ئەوەی حەقی خەڵکە خۆی ماڵیان لێسەنین اینجا ئەگە حکومەت بیکات وەکو ئەیکات یا منێکی داماو بیکەم ظلم هەر زڵمە کورد بیکا یا فارس بیکات هەر کەسێ زڵم بکات بەخوا خوا لەسەری دێتە جواب سبحانه وتعالى چونکەم اتقوا دعوة المظلوم معاذی کوڕی جەبەلی نار بۆ یەمەن فەرمووی لە دوعای ستەمکار بترسێت ئەو کەسی کە واستەمی لێکرێت چونکەم ليس بينها وبين الله حجاب هیچ پەردەیەک لە نێوان ئەم ستەم لێکراوە و خوای پەروەردگارە نامێنێت هەر دوعایەک لەو ظالمە بکە ئیلا خوا گیرای ئەکات و دێتە جواب لەسەری وا هەست نەکەیت پیاوێک ئەم دەسەی ئەلەمەی شانیەوە بڕابەوە کابرایە گەڵی گوێم لێ بوو ئەیەوت هەر کەسێک من ئەبینێ باستەم لە خەڵک نەکات وتی چوون بۆ لای وتم حەزەکەم چیرۆکی ئەم پیاوە بزانم وتم مامەگیان شتێکت وت ئەوە چییە حەزەکەم پێم بڵێ وتی من حیماییەکێ لە ستەمکارەکان بووم دەرگاوانی بووم چی بوو تایە بە قسەی مەکرد ڕۆژێکیان لە قەراخی دەریا پیاوێکم بینی ماسیەکی گەورەی پێ بوو لە بەحرەکە دەری کرد چوم چەکم لێ ڕاگرت وتم ئەو ماسیەم دەیەوتی زۆر لێ پاڕایەوە وتی توخوا لە بەیانیەوە ڕاوەکەم ئەمە بژێوی مناڵەکانمە ئەمە قوتیانە ئەمە نانیانە ڕزقی ئیمڕۆیانە لێم مەسەنە وتم بەخوا نەمدەی تێخۆشت ئەکوژم وتی ماسیەکە زنوو بوو لێم سەنی کردمە لە شەویلەی لای دەمیا و گرتم و بردم وتی تۆزێ ڕۆیشتم ماسیەکە گازێکی زۆر گەورەی لەم دەسەم کرد لەم پەنجەیەم وتی ڕۆیشتمەوە ئازارم هەبوو وتم هیچ نێ پێچام هەر نەڕۆیشتم بۆ لای دکتۆر شەو تا بەیانی خەوم لێ نەکەوت وتی بەیانی چوون بۆ لای دکتۆر تەداوی کردم و دەرزی لێدام ئیسفادەی نەبوو شەو هاتمە ماڵەوە هاوارم لێ بەرزەوە بوو ئەمدایە سەر خۆما خێزانم فریام کەون کورە دکتۆرەکان فریام کەون خەریکە ئەمرم ئازارە گەیشتە ناو دڵم وتی چوون بۆ لای دکتۆر وتی ئیلتیهابت خەریکە سەرەکەیە پێویستم پەنجەیەت ببڕیتەوە وتی عەمەلیاتیان کردبوو پەنجەمیان بڕێوە بەڵام ئازارم ناشکێ هەفتەیەکی خایان دکتۆر وتی وردە وردە ئیلتیهابت سەرکەوت وتی ئەم کەفەیان بڕیمەوە وتی دوای مانگێتری پێچوو وردە وردە دکتۆر وتی ئیلتیهابت گەیشتە ئێرە وتی ئێرەشمیان بڕێوە وتی مانگێتری پێ نەچوو ئێرەشمیان بڕێوە وتی پیاوێک زۆر دانا و زانا بوو کە سەردانی کردم وتی تۆ چیت کردووە وتم ئەم زوڵمەم کردووە وتی بە قسەی منەکەی بڕۆ بە دوای ئەو خاوەن ماسییا بگەڕێ بڕۆ گردن خۆتی پێ ئازاکە وەڵڵا ئەگینا لە دڵیشیت ئەدا و ئەتکوژێت وتی زۆر شار و شوێن گەڕام آخری پیاوەکەم دۆزیەوە لە شوێنی ڕاوکردنە وتم من ئەناسی وتی نا وەڵڵا وتم من ئەو پیاوەستەم کارم ئەو پیاوە زاڵمەم کەوا قوتی منداڵەکانم لێسەنیتی وتی بواد لێ هاتووە وتم حاڵ و مەسەلە وایە توخوا چیت کرد وتی وەڵڵا کاتێ ماسیەکەت یەمسەن دەسم بەرزەوە کرد وتم خوایە قودرەتی خۆت و توانای خۆتم پێپشاندەی لەم پیاوەیە وتی توخوا گردنم ئازاکە چی ئەڵێ ئەدەمەیە وتم بڕۆ گردنت ئازابێ من خۆی متعالی خۆم ناسی وتی هاتمەوە ئیتر ئازارم نەما ئەوەی ئەستەم بیکەی لە هەر کەسێ بەخوا خوا دێتە جواب